سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤەوە هاتوینەتەوە خزمەتان. بەڕێزان ئەم بەرنامەیە هەروەک ئاگادارن هەر جارێ و ئاورک دەداتەوە لەلایەن و لایەنە جۆراوجۆرەکانی هونەرمەند، ئەدیب، شاعر و نووسەر، چوەک دیدار چوەک بابەت. ئازیزان، ماوەیەک لەمەوبەر ڕۆژنامەی ڕەوت لە هەرێمی کوردستان و توێژێکی پێکهێنابوو تایبەت بۆ لاپەڕەی ئەدەب و کولتور لەگەڵ بەڕێز کاک سەعید ئەمانی، شاعری کرێکاران و زەحمەتکێشان و ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و چەند پرسیارێکی ئاراستەی ئەم بەڕێزە کردبوو. ئێمەش بەرنامەیەم هەفتەیەمان تەرخان کردووە بەم بۆنە و داوامان لە کاک سەعید کرد تا بێتە ئیستدیۆ و لەسەر ئەم تەوەرە سەوباسێک پێکەوەمان هەبێت. هیواداری کە مەجاڵتان هەبێت تا کۆتایی لەگەڵمان بن. فەرمون بۆ بینینی. کاک سەعید، سەرەتا بە خێراتنت پێ دەڵم، زۆر سپاس بۆ کە بەشداریتان لەم بەرنامەیە کرد. منیش سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ هاوکارانت و ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. کاک سەعید، شعر جگە لە پەیامە کۆمەڵایەتیەکەی ناوەڕۆکە هەڵگری شێوازێکی تایبەتی دەربڕینیشە. پەیوەندی نێوان ناوەڕۆک و شێواز چۆنە و ئەم پەیوەندیە چۆنە بیننەوە؟ پەیوەندی نێوان فۆرم و ناوەڕۆک یا شێواز و ناوەڕۆک پەیوەندێکی زۆر گرینگە لە ڕوانگەی منەوە، چون ناوەڕۆک هەمومان دەزانین هەر دەقێک ناوەڕۆکێکی تایبەت بەخۆی هەیە. ئێستا ئەم ناوەڕۆکە بەدڵی من بێ، بەدڵی تۆ بێ، ناوەڕۆکێکی جێگای سەرنج بێت یانە بێت، بەرحاڵ بە فۆرمێک دەردەبردرێت، بە شێوازێک دەردەبردرێت کە ئەم شێوازەیە کە تایبەتمەندیەکی خاسەدات بە و دەقا. ئێستا ئێمە ئەگە دەڵێن شێعرێکی نوێ یا بابەتێکی نوێ کە ئاوڕی لە لایەنێکی کۆمەڵایەتی لە بابەتێکی تایبەت داوەتەوە، وێڕای ئەوەی کە ئێستا دەڵێن ناوەڕۆکی ئەم بابەتە، ناوەڕۆکی ئەم دەقا، یا زەینی ئەم نووسەرە یا ئەم شاعیرە چۆتە سەر شتێک یا سەرنجی داوەتە بابەتێک کە خەڵکی ئاسایی بە شێوەیەکی ئاسایی نەیتوانیوە بیبینێ. ئەم مەسەلەیە دەکرێت بە فۆرمێک دەرببردرێت کە هەم شێوازێکی نوێگەرانە بێت و هەم بابەتەکە ینی ناوەڕۆکەکەی تازە بێت. ئەگەر شعرێک توانی بێتی بابەتێکی تازە، مەطلبێکی تازە، مەوزوعێکی تازە یا هەر ئەو بابەتانەی کە لە ئاستی کۆمەلگادا بوونیان هەیە و ئەو بە شێوازی تایبەتی خۆی هەستی پێکردووە، دەرکی پێکردووە، هێناوێتی لە بە فۆرم و شێوازێکی تازە و نوێگەرانە دەری بڕیوە، ئەمە دەتوانین ئێمە بڵین دەقێکی تازەمان گوێ لێ بووە، بابەتێکی تازەمان گوێ لێ بووە، شعرێکە بە شێوازێکی نوێ داڕێژراوە، شعرێکە وێڕای ئەوەی کە هەڵگری پەیامێکە بەڵام فۆرمەکەی شێوازی دەربڕینەکەی نوێگەرانەیە. جیاوازی هەیە لەگەڵ ئەو فۆرم و شێوازە سواوەی کە پێشتر ئێمە دیتومانە لەگەڵ ئەوەی کە شعرەکانی پێشوو شعری شاعرانی پێشووتر هەڵگری زۆر پەیامی لە سەردەمی خۆیاندا نوێ و ئینسانی و یا بەرحاڵ لە هەر ڕوانگەیەک بڕوانین جێی سەرنج و بایەخ بووە، بەڵام تایبەتمەندیەکی کە شعرێک یا شعری شاعرێک بەخۆیەوە دەبینێت بە نیسبەتی کەسانی پێشخۆ یا بە نیسبەتی ئەو شعرانەی کە ئێمە بەرگوێمان کەوتووە، ئەوەیە کە وێڕای ئەوەی کە ڕەنگە هەر بابەتێکی مثلەن بابەتێکی ئاشقانە باس بکات، مەسایلێکی کۆمەڵایەتی باس بکات، لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی بدوێت یا هوشدارێک بدات یا پەیامێک بگەێنێت، بەڵام هێناوێتی ئەم پەیامە لەگەڵ ئەوەی کە لە شاعرانی پێشتر کەسانی دیکە نووسەران ئاوڕیان لێداوەتەوە بە شێوازی خوان دەریان بڕێ و ئەم دەیهێنێت لە ڕوانگەیەکی دیکەوە سەرنجیەداتێ و بە شێوازێکی نوێ و ئەمڕۆیی و تایبەت بەخۆی ئەمە دەگرێتەوە سەر ئەوەی کە توانایەکانی چەندە زاڵە بەسەر ئەو زمانەدا کە شعرەکەی پێنووسیوە، چەندە سەتحی ئاگاهی لەسەرەوەیە، چەندە معلوماتی هەیە، چەندە شارەزایە بە دەربڕینی شعر دەهێنێ لە ئەم بابەتە ڕەنگە بابەتێکی ئاسایش بێمە ڕۆژانە بیبینی، بەڵام بەم شێوە ئێمە نەتوانین قوڵ هەستی پێ بکەین، دێنێ لە فۆرمێکی تازەدا بە زمانێکی تازە بە هیما و ئێشارەیەکی سەرنجڕاکێشەوە ئەم مۆزوعە دەردەبڕێ. بۆیە بە نظری من
بابەتێکی باش ئەگەر پەیامەکەشی زۆر ئینسانی بێ پەیامەکەشی زۆر جوان بێ ئەویندارانەیە کۆمەڵایەتیە یا لە هەر زمینەیەکی دیکەدایە ئەگەر بە فۆرمی و شێوازێکی نوێ دەرنەبردرابێ ڕەنگەگە جۆشمان لەبێ بەرحاڵ هەر دەڵێن ئەو شتانێک کە پێشتر بیستمانە بەڵام هەر ئەو پەیامە کە پێشتریش بیستمانەوە ئێستا ئەم دێمێ بە شێوەیەکی کە دەری بڕێ هەر ئەوەی کە فۆرم و ینی شێوازی دەربڕینەکەی دامان دەسڵەکێنێ و چێژێکمان پێدەبەخشێ ئەمە دەتوانین بڵین بابەتێکە کە بە شێوەیەکی نوێگرانەوە یا بابەتێکە نوێ کراوەتەوە یا بە شێوەیەکی نوێ دەربڕدراوە بۆیە دیسان تاکی دەکەمەوە کە پەیوەندی نێوان فۆرم و شێوازیە فۆرم و ناوەرۆک پەیوەندیەکی زۆر گرینگە و لە ڕوانگەی منەوە بە تایبەتی لە بواری دەربڕینی شێعر و نووسینی شێعردا زۆر ئەساسیە. کاک سەیدون پرسیارێکمێ باسی داهێنان و دەخت کرد. هەموو داهێنانێک دەقە بەڵام هەموو دەقێک داهێنان نییە. بە بۆچوونی بەڕێستان داهێنانی ئەدەبی چی دەگەێنێ؟ داهێنانی ئەدەبی تقریبن هەر پەیوەندی پەیداکاتەوە بۆ کە بڕێک لە پرسیارەکەی پێشتردا هێندێک چوومە نێوی مەسەلەکە ئەوەیە فەرزکەین داهێنانێکی ئەدەبی ئێمە دێمە بڵێ سابن شاعیرانی کلاسیک لە سەردەمی حافزەوە هەتا دێنە ئەمڕۆ بە فارس و بە کوردەکانەوە هەمویان سەبارەت بە مەسایلی ئەویندارانە دواون بەڵام تا ئێستاکە دەبینین لەگەڵ ئەوەی ڕەنگە بە دەیان هەزار یا بە هەزاران شاعیر لەو زمینەیەدا قەڵەم فەرساییان کردووە شتیان نووسیوە بەڵام هەر ئەوەی کە تا ئێستا ژێمە قسەی لەگەڵ لەسەر دەکەینەوە چێژی لێ وەردەگرینەوە هەر ئەو دەربڕینەیە کە ئەو دەم حافز دەقەکانی پێنووسیوە یعنی ئەم شعرانەی حافز یا ئەم دەقەی کە حافز خوڵقاندوویەتی بە دلیلی ئەوەی کە داهێنەرانەیە بە نیسبەتی سەردەمی خۆیەوە شتێکی نوێ بووە هەتا ئێستاش کەم کەس توانیوێتیشان لە شانی بداوە ئەم شعرانە کۆن نەبوون بۆیە دەقێکی دیانی داهێنان ئەوەیە کە تۆ بتوانی بە شێوازێکی تایبەت بەخۆت بە شێوازێکی کە خۆت دەرکی دەوروبەرت دەکەی چ لە مەسەلەی جیهانبینی بێ مەسایلی ئەویندارانە بێ مەسایلی شێشە کۆمەڵایەتیەکان بێ مەسایلی جوانی سروشت بێ مەسایلی ئەسەن چۆن دەڕوانی هەستی تۆ دەیهێنی مەسەلەن ئەم شتانە کە خەڵکی ئەسا بە سوورەتێکی فەلسەفی بە سوورەتی نووسینی عادی مەسەن لەسەری دواون زۆر کەسیش مەسە بە شێعر دەڕی بڕیوە بەڵام شاعرێک نووسەرێک کەسێک کە دێوە دەقێک بخۆڵقێنێ دەقێکی نوێگەرانە یا بڵێن ئەمە داهێنانی کردووە ئەوەیە کە لاسایی پێشووترەکانی نەکردبێتەوە ڕەنگە پەیام و ناوەرۆکی ئەو دەقەی کە ئەو خوڵقاندوویەتی هەر هەمان پەیام و ناوەرۆک بێت کە پێشتر کەسانی دیکە دەریان بڕیوە بەڵام نەک بەو شێوازەی ئەو نەک بە شێوازێکی سەنعەتی و بە شێوازێکی جوانی ناسانە و بە قوڵ ڕوانی بێتی ئەم کۆمەلگای وهێنابێتی بە پێی تواناییەکیش کە بەسەر دەربڕینی شێعر و نووسینی شێعردا هەیبووە بەسەر ئەو زمانەدا هەیبووە هێناوێتی ئەم ڕوانگە قوڵەی خۆیەوە بە شێوازی بە دەرک و شعوری خۆی بە نیسبەتی هەر کام لەو بابەتانی کە لە پێشترا باسمان کرد دێنێ پێشکەشی کۆمەلگای دەکات و هەر کەسیش ئەم بابەتە دەخوێنێتەوە لەگەڵ ئەوەی کە ڕەنگە ڕۆژانە خۆی بیری لەو شتانە کردبێتەوە بەرچاوی هاتبێ بەڵام سەرسەری ئەرەوە بەسەریدا ڕەت بوو بێت و گرنگی پێ نەدابێت بەڵام وەختێک لەم دەقەدا ئەم مۆزوعە دەبیستێت تەمایلی پێ پەیدا دەکات دەڕای دەچڵەکێنێ باشە ئەم شتەکە بەم جوانیە دەربڕدراوە ئەم کەسەکە ئەم بەم قوڵیە هەستی بەم مەسەلەیە کردووە منێ بۆ نەمتوانیوە دەرکیکەم بۆ گرنگیم پێ نەداوە لێرەدایەکە جیاوازی بینی شاعیر و خەڵکی عادی ئەوەیە کە ئەم ئینسانە بە یعنی شعورێکی تایبەت بە خۆی هەبووە تایبەتی هەبووە کە خەڵکی ئاسایی ناتوانێت ئەم دەرکەی هەبێت کە ئەو هەیەی بۆیە خوڵقاندنی دەق لەم لێرەدا خۆلاسە دەبێتەوە کە بە زمانێکی پاراو بە شێوازێکی نوێ و بە هیما و ئیشارەی نوێوە بە دەرکێکی قوڵی ئینسانیەوە ینی ئەو دەربدرابێت ئێمە وەختێک ئەو دەقە دەخوێنینەوە هەم ئاستی تیژبینی ئەو کەسەی کە نووسیوێتی هەست پێ دەکەن بەتە مەزوم لە خوێنەری وردبین و ژیرە
کەسێکی کە گرنگیەدا بە دەقەکان لێرەدا بۆی دەردەکەوێت کە ئەم کەسی ئەم دەقەی نووسیوە سەتی ئاگاهی چەندە بووە چەندە قوڵوەتەوە لە مەسەلەکاندا چەندە تیژ ڕوانیوێتی و لەگەڵ ئەوەشدا چەندە تەسەلوتی بەسەر زمان و شێوازی دەربڕێنی شیعریدا هەبووە یعنی هەموو ئەوانە لێرەدا دەقێک دەکرێت هەڵگری هەموو ئەوانە بێ و وەختێک ئێمە ئەو دەقە دەخوێنینەوە لێرەدایە کە ئێمە تەحسینی نووسەرەکەی دەکەین لە بەزەینمانەوە دەستەسپی لەگەڵەوەی بابەتەکە شتی نوێی پێداوین لەگەڵ ئەوەشدا بۆمان دەردەکەوێت کە تواناییەکانی ئەم کەسە چەندە هەروەکو ئێستا دەڵام دوای قەرنها ئێستا ژێمە مەسەلەن باسی حافز دەکەین بەڕێزەوە باسی دەکەین ینی چون شک نابن کەسێک بتوانێت مەسەن بەم شێوازە شان لە شانی بدات یا مەسەن لە سەردەمی خۆماندا دێنەوە فەرزکەین شاملووە یا لە نێو بەرحاڵ ئەدەبی کوردیدا کەسانێکی دیکە وەکو نالی و گۆران و هەڵە ماخراندا شێرکۆبیە کەسوانێتەوە وەختێک دەخەکانیان دەخوێنیەوە یعنی دەچیە قوڵایی زەینیانەوە دەچیە قوڵایی دەرک و شعوریانەوە لێرەدایە کە دەبینی بابە ئەمانە خۆ هەرێ مەسەن لە شیعرەکانی گۆران ستاتۆر چۆ منتقی هەورامان بگەڕێ دەستی شارە زور بگەڕێ شۆ بگەڕێ وەختێک شیعرەکانی گۆران دەخوێنیەوە ئەو جوانیەی کە لەو شیعرانەدا لەو سروشتە هەستی پێ دەکەی وەشکەکە بۆ خۆدەچی ناتوانانی هەستی پێ بکەیت چون ئەو شێوازە ڕوانینەی گۆران لەگەڵ شێوە ڕوانینی ئێمە فەرقی هەیە ئەو شاعیرانە ڕوانیوێتی دەرکی هەبووە شعوریەوە بەمەبەستەوە مەسەلەی نایەتی ئەو شیعرانەی نووسیوەوە بە شێوازێکی نوێژ دەری بڕیوە بۆیە مەسەلەن دەڵێن لە نێو ئەو هەموو شاعیرەدا کە لە سەردەمی ئەویشدا مەسەلەن یا تا ئێستاش بووە پسکەی گۆران هەر یەکە تازی مەدانە هەر پێمان وایە کەسێکە داهێنەرە کەسێکە ڕچێشکێنە کەسێکی کە لە ئەدەبیاتی یا بە ئەدەبی شیعری لە قۆناغێکەوە گواستۆ بۆ قۆناغێکی دیکە دەی لە چۆدا ئەوە دەتوانین لە تیژبینیەکەیدا لە شێوازی ڕوانینەکەیدا لە ناوەرۆکە ئینسانیەکەیدا لە ڕێزدانان و دەرکی قوڵی جوانی سروشت و وەختێک مەسەلەن بە منتیقەیەکدا ڕۆیشتووە بە قوڵی هەستکردن بە جوانیەکان و تەنانەت ڕەنگە مشکلاتی کۆمەڵایەتیەکەشی لە شێعرەکاندا دێنێت وەختێک باسی ژن دەکا وەختێک باسی ژیانی خەڵکی دیاهات دەکا وەختێک لەگەڵەوەی کە باسی نەوعی ساختمانسازی لە هەورامان دەکا خۆ ڕەنگە لێرە ئەو فقط جوانەکەیت بۆ دەردەبڕێ بەڵام بە شێوەی من مێژووی هەم سەنەدێکت بۆ تۆمار دەکات لەباری مێژوویەوە هەم دەتوانێت شێوازی سەختی ژیانی ئەو کۆمەلگایەت بۆ بگێڕێتەوە بۆی مەزموت بەستگیەوەی کە تۆ شێر دەخوێنیەوە چۆن دەڕوانی هەتا خودی ینی منزوم گرنگیدان بە دەقێک دەمانی پەیداکردن و گرنگی پەیداکردنی دەقێکیش بەڕاستی دەبێت خودی خوێنەرەکان ئەو گرنگی و ئەرزشەی بدەنێ بۆیە مەزمومە ئەگەر کەسانێک نهات بە مەسەلەن شرۆڤەی شارەکانی گۆرانیان نەکردایە بۆ ئێمە یا کەسانی تیژبینیان خوێندایەتەوە بە ئێمەیان معرفی نەکردا ڕەنگەر وەک بە ئاسایی بمان خوێندایەتەوە دیکوتمان شتایکی کتوخەوە بچین بۆ هەورامانی مەش دەیبینین بەڵام لە حاڵێکدا تا ئێستاشی لەگەڵ بێ کەس نەیتوانیوە بۆ شێوازە مەسەن جوانیەکانی هەورامان دەرببڕێ سروشتی کوردستان باس بکات یا تەنانەت ئەو جوانیەی ئەو لە ژندا بینیوێتی لە دیدگایەکی ئینسانیەوە ڕەنگە لە کەس کەم کەستوانی بێتی کە بەسە بۆ شێوازە بتوانێت دەری ببڕێت کۆ هەموو کەس باسی جوانی کردووە باسی ئافرەتی کردووە باسی ژنی کردووە بەڵام وەختێک شعرەکانی ئەو دەخوێنیەوە ئەوەندەی دیکە تۆ ژن لا جوانتر دەبێت بەڵام لە دیدێکی ئینسانیەوە تۆ چاوی لێ دەکەی لەگەڵەوەی جوانەکەی باز دەکات مشکلاتی ژیانیشی باز دەکات لەگەڵەوەی کە شۆخ و شەنگەکەی باز دەکات نەوعی ژیانی باز دەکات کۆیلەتیەکەشی بە نەوعێک باز دەکات ینی بۆ تەسویرێکت دەداتێت کە دەتوانی خۆت تەزیە و تەحلیلیکەی بۆیە دەقێکی داهێنەرانە دەتوانین بڵێن دەتوانین لە شعرەکانی گۆراندا بیبینین دەتوانین لە شعرەکانی شاملوودا کە لەباری سیاسیەوە باز دەکات ببینین کە لەباری ئەوین دارانەوە دەتوانین مەسەلەن لە شعرەکانی حافزدا ئەو جوانی ناسیە ئەو جوانی ببینین کە دەقێکی مەسەلەن داهێنانیانی چی داهێنانیانی ئەوەیە کە تۆ پشتی تازت پێەیە یا لاقل ئەگەر توانایەکەت ئەوەندە بێت دەتوانی ئەدەبیاتی نەتەوەیەک ئەدەبیاتی گەلێک ئەدەبیاتی وڵاتێک لە قۆناغێکەوە بگوازیەوە بۆ قۆناغێکی دیکە و ئەو کەسانی ئەو کارانە دەکەن پیان دەڵن داهێنەر مەسەلەن فەرزکەین ئەگەر لە سەردەمی حافزدا لە قۆناغێکەوە پەڕیونەوە بۆ قۆناغێکی دیکە ئەگەر لە سەردەمی
مثلەن لەم سەدانەی دواییدا فەرسین کەسی وەکو نیما پەیدا دەبێت و دوایە پەیڕەوانی وەکو شامل و ئەوانە درێژە بە کارەکەی دەن مثلەن نیما کەسێک بووە کە ئەدەبیاتی فارسی لە قۆناغی کوپەڕاندوێت بۆ قۆناغێکی دیکە یعنی داهێنان ئەوەیە ئێمە دەتوانین بڵین فەڕستکەین ئەو کارەیەکە نیما کردوێتی لەگەڵ ئەوەی کە زۆر سەرزەنش کراوە بەرامبەری وەستاونەتەوە بەڵام خۆی هێندە بە قوڵی مەسلەکەی دەرەکردووە بە هیچ شتێک پاشەکشەی نەکردەوە لە ئاخرەکەشیدا سەر دەکەوێت و دەبینی مەسەرەن کەسانێکی وەکو شامل و دەیانی وەکو شامل و دەبنە پەیڕە و ئیدامەدەری ڕێگاکەی کاک سعید لە پانتایی ئەدەبی کوردیدا هێژمونی ئەدەبی بورژوا لیبراڵ دەبیندرێت بەڕستانم هێژمونیە دەگەڕێنیتەوە بۆچی و هۆکارەکەی چییە؟ هاوڕێ ئەمیریم هەمومان دەزانین ینی بە درێژایی مێژوو کۆمەلگای کوردستان قەت کۆمەلگایەکی سربەخۆ و ئازاد نەبووە تاکو بوت توانین بڵین ئەمە خۆ لە زمینەیەکدا ئازادی تێدا بووە فەرزکەین لە زمینی ئابووریدا پەرەیسەندووە لە زمینی ئەدەبیاتدا توانێت پێشکەوێت لەباری سیاسیەوە لە هەر گۆشەنیگایەکەوە تۆ سەرنجی بدەیتێ ئەم کۆمەلگایەکی سەرکوتکراو بووە کۆمەلگایەک بووە کە هەمیشە و دایم زوڵم و زۆری تێدا بووە و قەت ئازادی بەخۆیەوە نەدیتووە بۆیە ئەو تاکانەی کە لەم کۆمەلگایشدا پەروەردەبوون تاکێکە یا کۆمەلگایەکی خۆسانسۆرکەرە یعنی کۆمەلگایەکی محافزەکارە وا بارهاتووە بۆیە هێژمونی ئەم محافزەکاریە یا فەرزکەین ئەدەبیاتی لیبراڵی لە نێو ئەدەبی کوردیدا هەر لێەوە سەرچاوە دەگرێت خۆ ئەدەبیات ئمە دەڵێن ئەدەبیاتی هەر نەتەوەیەک سەرچاوە گرتوو لە ئاستی شعور و ئاستی ئازادی و ئاستی دەرک و تایبەتمەندیەکانی ئەو کۆمەلگایەیە بۆیە ئەدەبیاتی کوردیش وەختێک دەبینیت و کۆمەلگاکە کۆمەلگایکی سەرکوتکراو بووە کۆمەلگایکی داخراو بۆ کۆمەلگایك بۆ کە لە هەموو بارێکەوە مەسەرەن کولەن فەرهەنگ و ئەدەبیات و کولتورێکی لەژێر تەئسیری مەسەرەن هاتنی ئیسلام و مەسەرەن زوڵم و زۆری دەوروبەرەکاندا هەر کۆمەلگایەکی دواکەوتوو بووە ئەو کولتورە یا ئەو ئەدەبیاتە شتیدا بووە هەرچەند بە نیسبەت ڕەنگە نەتەوەکانی دەوروبەر بڵین بە دلیلی شێوەی ژیان و ناوچە جۆغرافیەکەی بڕێک ئازادتر بووە بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا بە کولی کۆمەلگایەکی داخرا و سەرکوتکراو بووە و هەر لەگەڵ ئەوەشدا بۆ خۆی هاتووە وەختە مەسەلەن لە ئەدەبیاتەکەشیدا دەیبینی ئەدەبیاتێکە کە نەیتوانیوە ئەدەبیاتێکی ئازاد بێ نەیتوانیوە بە پێی دەرکێکی کە ئەوڕۆ ئێمە هەمانە بتوانێت ئەسپی خۆی لەو بوارەدا لینک بدا بە شێوەیەکی ئازاد خۆی سانسۆر کردووە گەڕاوەتەوە بۆ نێو خۆی و هەر ینی تۆ وەختێک سەرنجی ئەدەبیاتەکەشی دەدەیت کە دەزانی ئەم میلەتە یا ئەم نەتەوەیە یا ئەم خەڵکەی کە لەم کۆمەلگایەدا دەژین ئەدەبیاتێکی کە بەرهەمیشان هێناوە هەر تقریبا تەئسیر وەرگرتوو لە کولتور و دابوونەریت و ئەو گرایشە مەسەبیانەی کە لە کۆمەلگاکەدا توانیوێنە گەشە بکەن وەرگرتووە بۆیە دەتوانین بڵین ئەلێرەوەیە کە هێژمونی ئەم نەوع ئەدەبیاتە لە ئەدەبی کوردیدا توانیوەتی پەرەبستێنێ بەڵام لەو قۆناغانشدا کە بڕێک ئازادی هەبووە کرانەوە هەبووە چ لە سەردەمی دوای شۆڕشی ئۆکتۆبرکە تقریبا وەزعەتی ئێرانیش بڕێک دەشێوێ و منتیقی کوردستان بڕێک جم و جۆڵێکی تێدەکەوێ هەرچەند فەرسکەین بزوتنەوە یا جوڵانەوەکە جوڵانەوەیەک بۆ کە لە ژێر ڕێبەرایەتی مەسەرەن شێخ و مەلا و ئاغا و ئەوانەدا بوون بەڵام بە دلیلی ڕووداوەکانی رووسیا بە دلیلی حزوری ئەرتەشی سوور لە ناوچەکەدا ئازادی هایەک بووە فەرسکەین ئەگەر کۆماری ئازربایجان دادەمەزرێ ئەگەر کۆماری مەهاباد دادەمەزرێ لە دەوروبەری ئەو کۆمارانە هێندێک ئازادی و تقریبا بە تەئسیر وەرگرتن لە ڕووداوەکانی رووسیەوە لە ژێر تەئسیری بۆچوونێکی سوسیالیستی هەرچەند ناکامەڵیشدا ئازادیات گرتێتەوە هێندێک کەس پەیدا دەبن لەو زمینەی هونەر و ئەدەبیاتدا کار دەکەن هەرچەند بە دلیل کوتم کۆمەلگاکە کۆمەلگایکی پێشکەوتو نەبووە ئەو شێعر و ئەدەبیاتی کە لەو سەردەمدا دەیخوڵکێن و
پێیان وابووە ئەمە لە بواری هوەر و ئەدەبیاتی پێشڕەودایە باسی سوسیالیزمەکەن باسی مەسەرەن پەرچەمی سوور دەکەن باسی ئەرتەشی سوور دەکەنوانە بەڵام لەوە زیاتر ناترازێ ناچێتە قاڵبیەوەی کە بڵین ئەم بەرهەمانە بەرهەمایك بەرهەمی کەسانێکی کۆمونیستن کەسانێکن کە مارکسیزمیان بە تەواوی دەرک کردووە بەڵکە فقط تاریفە لە ئەرتەشی سوور لە ئاڵای سوور لە شۆڕشی ئۆکتۆبر بێ ئەوەی کە مەسەرەن توانی بێتیان ناوەڕۆکی شۆڕشەکە دەرکەن فەرزکەینمە دەتوانین فەرزکەین تاسیری ئەو سەردەمە لەوە دەتوانین ببینین مثلەن بەشی زۆری ئەو شاعیرانی ئەو سەردەمی کۆماری مەهاباد یا کۆماری کوردستان کەسانێک بوون کە ئاوریان لە یەکی ئەیار داوەتەوە لە ڕۆژی کرێکار داوەتەوە شعریان بۆ ئاڵای سوور و ئەرتەشی سوور و لینین و ئیستالین و ئەمانە کوتووە بەڵام دەرکەکە هەر ئەوەندە بووە تقریبا هەرەوە سەتحی بووە بۆیە مەزورم وە لەوێدا کە بە حاڵ کرانەوەیەک دەبێت لەژێر ئەم تەسیری ئەم ئاڵ و گۆڕانەدا کە ئەویش لەژێر کاریگەری حزوری ئەرتەشی سوور لە ئێران و ئاڵوگۆڕەکانی ڕووسیەدایە دەبینی ئەدەبیاتەکە گرایشی بەرە ئەوەیە یا کەسانێک پەیدا دەبن کە دێنن ئاور لە ژیانی خەڵکی دێهاتەکان و خەڵکی فەقیر و هەژارە دەنەوە لە حاڵێکدا مەسەرەن پێشتر ئەدەبیات ئەسا ئەدەبیات کولەن دیوەخان و بۆ بەشی ئاغاوەت و دەسەڵاتداران بووە بەڵام لەو قۆناغەدا دێنێ ئاور لە ژیانی خەڵکەداتەوە و تەنانەتیش بە هێندێکیشیان مەسەن ئیجازە بخوانە دەنووسن بە پێی دەرکێکی کەوتن بوویانە باسی مەسایلی سیاسیەکەن باسی ڕۆژیەکی ئەیار دەکەن باسی کرێکار دەکەن باسی شۆڕشی ئۆکتۆبر و ئەو شتانە دەکەن بۆ دوای ئێمە دێین چاولی دەکەین لە ساڵی 57 بەملاوە وەختێک شۆڕشی ئێران سەر دەکەوێت دیارە ئەم قۆناغانە هەموو پێشتر دەزانین مبارزەی تێدا کراوە کەسانێک زەحمەتیان کێشاوە سەتی ئاگایی خەڵک چۆتە سەرێ بەڵام بە نیسبەتی کوردستانەوەی مەکە ئێستا قسەی لەسەرەکەین گەشەی هونەر و ئەدەبیاتی پێشڕە و کرێکاری لە دوای ساڵی 57 گەشە دەکا ئاڵوگۆڕشی کە بەسەر کۆمەلگادا دێ دەبێتە باعثەوەی کە هونەر و ئەدەبیاتی کوردیش لە قۆناغێکەوە بچێتە قۆناغێکی دیکە ئەگەر پێشتر خەڵک دەهات مەسەرەن شعرەکانی هەژار و هێمن و کەسانێکی دیکەی یا مەسەرەن مەلا ئاوارە و کەسانێکی ئەوە باسی مەسایلی کۆمەڵایەتی و ئەو شتانیان دەکرد دەخوێندەوە یا باسی مەسایلی نەتەوایەتی و شۆڕش ژێڕی ئەو شتانیان دەکرد ئەو سەفەر وەختێک دەکچنە قۆناغێکی دیکەوە منتیقەکە ئازاد دەبێ ئەو سەفەر وە چینێکی کرێکاریش کە لە کوردستاندا شکڵی گرتووە و جریانێکی وەکو کۆمەڵش جریانێکی چەپ و کۆمونیستی کە هاتوۆتە مەیدانەکەەوە بۆتە ڕاهبەری باڵی چەپی بزوتنەوەی شۆڕژگەرانە لە کوردستان هەموو ئەمانە دەبێتە باعثەوەی کە دەبینن ئەم ئەدەبیاتی کە لە پێشترا خوڵقاوە جواب دەرەوەی ئەو نیازە نیە کە ئێستا لە کۆمەلگادا هەیە چینی کرێکار بە شێوەیەکی بەرچاو لە مەیدانەکەدا بوونی هەیە بزوتنەوەیکی شۆڕژگەرانە بە داخوازی و شعاری تازەوە هاتوۆتە مەیدان کە ئەم شعرانەی پێشتر هەبوون ئەم سرودانەی پێشتر هەبوون ناتوانن تینوێتی ئەو جیلە پشکێنن بۆیە لە ژێر تەسیر و کاریگەری بۆ چوونەکانی جریانێکی وەکو کۆمەڵەدا ئەنواع ئەوسام گرایشی ئەدەبی لە بوارە جۆرا و جۆرەکاندا سەر هەڵەدا و هەرەوەش دەبێتە باعثیەوەی کە کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری لە کوردستاندا دەمەزرێ بەشێکی زۆر لەو شاعیر و نووسەر و موزیسیەن و هونەرمەندانە لە دەوری کۆمەڵە یا خوان بە نزیک دەزانن لە گرایشی چەپ و سوسیالیستی لە دەوری کۆمەڵە کۆ دەبنەوە لەم ئەرسەیەدا کار دەکەن گۆوارێکی وەکو پێشنگ دەرەکەن وەکو زمان حاڵی هونەر و ئەدەبیاتی کرێکاری لە کوردستان ئەمە دەبێتە باعثەوەی کە لەم مەقتە زەمانیەدا هونەر و ئەدەبیات هیچ زسارەتی دەربڕینەکەی زۆر دەچێتە سەرێ و ئاور لە هێندێک شت دەداتەوە کە پێشتر بڤە بووە کە ئاسن یا کەسان حەزن بە پێویستیان نەزانیوە هەر نیانوێراوە باسی بکەن لێرەدا ئەمسەن ئەو مسایلە مەترح دەبێت یعنی لێرەدایە کە مەسایلی کرێکاری مەسایلی ژنان بەرابەری ئینسانەکان و بە شێوەیەکی بەرین دێت بەسەر دەستێت ئاوێتەی هونەر و ئەدەبیاتی کوردی دەبێت زۆری بەسەردا نەهاتوە هەموو ئاشنایی دێ و بەرهەمانێکە لە دەورەی یەکەم و دەورەی دووەم و ئەوانەیە کە لە پێشنگدا چاپکراون یا مەسەن لە ڕادیۆی دەنگی شۆڕشی ئێران بڵاو بوونێتەوە
تەسیری گەورەی لە ئاستی کوردستاندا داناوە بە ئەلعانیشەوە بێ ئاڵوگۆڕێکی کە لە سەردەمەکەدا هاتوۆتە پێشێ و نیازێکی کە کۆمەلگاکە ویستویەتی ئەم ئەدەبیاتە جوابی داوەتەوە بۆیە مەزور وایە پێشتر کە ئێمە ئەوە نابینین یا مەسەنە هێژمونی ئەم نەوع ئەدەبیاتت دەبینین بەستەبوون داخراوبوون و کۆمەلگایەک بۆ کەس بەردەوام خۆی لەژێر زوڵم و زۆر و سەرکوتگەریدا دیوەتەوە ئازادی کەمتر و بەڵام لە قۆناغێکدا کە ئازادی وەدەست دێنێ فەزاکە دەکرێتەوە دەبینین کە هونەر و ئەدەبیاتەکەشی فەرق دەکات بۆیە من بۆ ئەوەی دەجەرمەوە کە بەرحاڵ کۆمەلگایەکی بەستە بۆ پێش زۆر باش کاکسەی بۆ خۆشتان کەمی ئاماژتان بمە کرد ماوەیە کە دەبینین ئەدەبی کرێکاری بەرەو هەڵسانەوە و دەرکەوتنەوە هەنگاو هەڵدێنێت بەڕێستان لەم هەڵسانەوەی چۆن دەڕوانیت هەمومان دەزانین ئێستا کۆمەلگای جیهانی کۆیا بڵێن نیزامی سەرمایەداری تووشی قەیرانێکی قوڵی ئابووری بووە هەرچەند خۆ دەڵێتم بە هەردە ساڵ جارێک یا بە هەردەیە لە هەردەیەکدا کۆمەلگای سەرمایەداری بە پێی سروشتی خۆی تووشی قەیران دەبێت و دەبێت بە نێوعیگەم قەیرانانە تێپەڕێنەوە کۆمەلگاکان تووشی سەرێشە و نەهامەتێکی زۆر دەکات ئەوەی کە ئێستا دەیبینین هیچ کە نیزامی سەرمایەداری بۆ خۆی تووشی قەیرانە ئەو هەموو ئاڵۆزیە لە ئاستی دنیادا بوونی هەیە و پێشتر ئەگە دەیان کورد ئێستا دنیا یەکجەم سەریە و نیزامی سەرمایەداری هێژمونی پیداکرۆ بەسەر دنیادا و ئەوەش مەسەن ڕاهبەرەکەی بەدەست ئەمریکاوی ئێستا دەبینین ئەم هێژمونی ئەمریکایە نەماوە ئێستا دنیاکە دنیایەکی چەند جەمسەریە یا لە ئاقل فەڕستکەین بڵێن لە ڕەقیبی وەکو چینی بۆ دروست بووە بۆیە لەگەڵ ئەوەی کە خۆی تووشی قەیرانە لە بواری سیاسی و کۆمەڵایەتیشەوە ئەم ڕقابەتانە ئەوەندەی دیکەی کۆمەلگاکان وێران کردووە جیا لەوەش فەرزکەی نەسات تۆ دەبینی لەم چەند ساڵی دوایەوە قەیرانی جۆرا و جۆری سروشتی و بە تایبەتیش ئەم مەسلەی کۆڕۆنا ئەوانە ئەوەندەی دیکە تەنگی بە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و فەقیر و هەژاری کۆمەلگا هەڵچینیوە ئەگەر پێشتر بەدەست زوڵم و زۆرداری و چەسانەوەی نیزامی سەرمایەداریەوە خەڵک لە نەهامەتیدا بوو کرێکاران ئازاریان دەکێشا ئێستا جیالەوەی کە خودی نیزامی سەرمایەداری تووشی قەیران بۆەوە بۆ تەباعیسەوەی کە زۆربەی کارگە و کارخانە و شوێنەکانی کاردا بخرێن وە هەلێکی کاری زۆر دەست بچێت و تعدادێکی زۆر خوازیاری کار بێنن کۆمەلگاوە فاسیلەی تەبقاتی لە کۆمەلگاکان زیادی کردووە تەبقەی کرێکار چەند قات زیادی کردووە خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە بێکارن ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەم لەشکری بێکاریەوە زیاد دەبێت ئەمانە بۆ تەباعیسەوەی کە کۆمەلگا زموزۆڵی تەکەوێت بالاخره ئێستا ئەم خەڵکە فەقیر و هەژارە لە بەرابەر ئەم زوڵم و زۆریەدا عەکسولعەمەل نیشانەدەن و جوڵەیە کەوتووەتە بزوتنەوەی کرێکاریەوە بە تایبەتیش مەسەلەن لە وڵاتانێکی سەنعەتی بە تایبەتی لە ئەمریکا لە وڵاتانی دیکە بۆیە ئێستا لەگەڵ ئەوەی کە ئێمە دەڵێن نیزامی سەرمایەداری تووشی قەیرانە بەڵام بزوتنەوەی کرێکاری چ لە ئاستی ئێراندا و چ لە ئاستی جیهانیشدا جوڵەیەکی بەخۆیەوە بینیوە و ئەم جوڵەیە بۆ تەباعیسەوەی کە هونەر و ئەدەبیاتێکی تایبەت بە خۆشی خوازێ مەسەڵ فەرزکەین ئێمە دەڵێن لووتکەی گەشەکردنی هونەر و ئەدەبیاتی کرێکاری سەردەمێک بوو کە شۆڕشی ئۆکتۆبر سەرکەوت و بۆ ماوەیەک چەندەیەک توانی تەسیری لەسەر هونەر و ئەدەبیاتی هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشڕەو هەبێت لە ئاستی دنیادا وەختێکی مەسەلەن ئێمە دەبینین شۆڕشی ئۆکتۆبر کە لە ئاستانەی سەرکەوتنیدایە ئەگەر کتێبەکانی مارکس ئەگەر بۆ چوونەکانی مارکس لەلایەن لینین و باقی ڕەهبەرانی ئەم جنبشەوە تەبلیغ دەکرێت ڕۆشنگەری پێ دەکرێت لە ئاستی کۆمەلگادا ئەدەبیاتێکی کرێکاری و پێشکەوتوانەش لەژێر تەسیری بۆ چوونەکانی کەسانی وەکو ماکسیم گورکی و کەسانی دیکە کە لەو سەردەمدا فعالیەتیان کردووە و لەو زەمینەیەدا قەڵەم فەرساییان کردووە تەسیریان لەسەر ئەو بسووتنەوانە دەبێت بۆیە هونەر و ئەدەبیاتی پێشڕە و کرێکاری لەو سەردەمدا شان بەشانی کتێبە مارکسیستیەکان کتێبە سیاسیەکان
کۆمەکی بەو جومشە کردووە بۆیە ئەو دەم کە بزوتنەوەی کرێکاری کە لە ڕووسیا سەرکەوت شۆڕشەکەی لە ئاستی جیهانیشدا شەپۆلێکی لە مبارزە و خەبات خستەڕێ خەباتی کرێکاری ئەوە بوو ئەم مەسلەی ئاڵوگۆڕ و شۆڕشێک لە ڕووسیا کرا وڵاتانی ئوروپایشی وەخۆ هێناوە جوتیان کوتیانێ مەستا بۆ خۆمان ئیسلاحاتێک نەکەین بە دەردەکەی ڕووسیا دەچین بۆیە ئەوان لەژێر فشاری ڕووداوەکانی ڕووسیەدا شۆڕشی ئۆکتۆبردا هێنان بۆ خۆیان ئیسلاحاتێکیان لە وڵاتەکانیاندا کرد مثلەن سەعاتی کاری کرێکاریان کەم کردەوە بیمە کۆمەڵاتیەکانیان قبول کرد ینی لە زۆر بواردا ڕیفۆرمیان کرد ئەم ڕیفۆرمانەشیان بۆ ئەوە کرد کە لە دەست مثلەن شۆڕشێکی قەتعی و ئاڵوگۆڕێکی بناغا هەڵتەکێن ڕزگاریان بێت مەزور وایە لێوێژدا ئەو لەو سەردەمەدا هونەر و ئەدەبیاتی کرێکاری لە هەر لە ڕووسیا و هەتاوکو ئەمریکا ئەگە بێنین کتێبەکانی ئەو دەم بخوێنینەوە ئەو ڕۆمانانەی کە نووسراون ئەو شعرانەی کە نووسراون ئەو هونەرمەندانەی کە سرودیان کوتووە هەموو لەو سەردەمەدایە کە بزوتنەوەی کرێکاری گەشەی کردووە بۆیە مەسەن لە سەردەمی شۆڕشی ئێرانیشدا مەسەن هەروە بووە ینی لە سەرەتاکانی شۆڕش و 200 ساڵ دوای شۆڕش ینی ئەوەندەی کە هونەر و ئەدەبیاتی کرێکاری خوڵقاوە ئەوەندەی کە ئاسارەکە ئاساری مارکسیستی و چینایەتی تەرجمە کراوەتەوە لە کۆمەلگادا پەرەی پێدراوە بەقەت دەیان ساڵی پێش ئەو ڕووداوە بووە بۆی مەزورم وایە ئێستا ئێمە لە ئاستی دنیادا شاهیدی جوڵەیەک جوڵەی بزوتنەوەی کرێکارین ئەویش لەژێر ئەگەر نەڵێن مەسەن هێرش بەرانەیە ئەگەر نەڵێن زۆر خەریکە گوشار دەخاتە سەر نیزامی سەرمایهداری بۆ وەرگرتنی ئیمتیاز هەر لەژێر ئەو گوشارانەدا کە بۆی هاتووە بۆ ئەستاندنەوەی دەستکەوتەکانی پێشووی بۆ کەمکردنەوەی حەقدەستەکانی بۆ لەسەر کار دەرکردنی بۆ داخستنی کارخانەکان و بێکاربوونیان ئێستا ئەکسول ئەمەل نیشانەدەن و هەر ئەم جوڵەیە بۆ تەباعیسەوەی کە ئێستا سەردەمەکە ئەوە دەخوازێت کە هونەر و ئەدەبیات کە دوای شۆڕشی ئۆکتۆبر یا بڵێ ساڵانێکی دواتریاگە لە ئێران دوای ساڵی 57 و سەرکوتەکانی کە دوای وەسەقامگیر دەبێت جەمهوری ئیسلامی دەست دەکات بە سەرکوتی هەموو ئازادیەک لە ئاستی کۆمەلگادەوە بە تایبەتیش بەرگرتن بە گەشەکردنی هونەر و ئەدەبیاتی پێشڕە و کرێکاری ئێستا چوونێتە قۆناغێکی دیکەوە کە خەریکە ئەم نەوعە لە هونەر و ئەدەبیاتیش دەبوژێتەوە بە پێی داخوازیەکی کە لە کۆمەلگادا هەیە بە پێی جوڵەیەکی کە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان لە ئاستی کۆمەلگادا گەشیان کردو چون لە هەر سەردەمێکدا دەبێت هونەر و ئەدەبیاتێک بخڵقێت یا بێتە مەیدانەوە کە جوابدرەوەی نیازەکان بێ و بە بڕوای منیش ئێستا کە جوڵەیەکی تێکەوتووە ئێستا کە زیاتر ئاوری لێدرێتەوە هەر ئەوەیە کە خودی کۆمەلگاکە دەیخوازێ خودی بزوتنەوەکە دەیخوازێ پێما هەرچی زیاتر بزوتنەوە کۆمەڵاتی پێشڕەوەکان پێشکەوتن خوازەکان گەشە بکەن بە هەر ڕادەیەک بزوتنەوەی کرێکاری زیاتر لە مەیدانەکەدا حزوری هەبێ و گوشار بێنێ بۆ نیزامی سەرمایهداری یا بتوانێ وەکو هێزێکی گەورە و بەرین لە ئاستی دنیادا خۆی نیشان بدات ئەوە دەبێتە باعیسەوەی کە هونەر و ئەدەبیاتەکە شێر وەکو تۆ ئاماژەت پێکرد نیازی بە بوژانەوە بێ بە پێیانی بێ جوابێک بەم نیازە بداتەوە بۆیە خودی بزوتنەوەی کرێکاریە یا خەباتجێڕانی کرێکارین یا هەڵسوراوانی ئەم بوارن کە تەسیل لەسەر هونەرمەندانی دەوروبەردانەیە هەر لە خۆیان هونەرمەندانی کرێکاری دێنن بە پێی نیازی سەردەمەکە بەرهەم دەخڵکەن و ئەوەش ئێمە ئستا دەبینین مەسەن بە بوژانەوەی لە قەڵەمە دەین بۆیە بە بڕوای من لەگەڵەوەی کە ئێمە دەبینین هونەر و ئەدەبیات لە حاڵی هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشڕە و لە حاڵی بوژانەوەدایە هەر ئەوەش دڵخۆشمان دەکات لەژێر تەسیری بزوتنەوەیەکە کە لە ئاستی کۆمەلگاداوە بە تایبەتی بزوتنەوەی پێشڕە و کرێکاری لە حاڵی گەشە و بوژانەوەدایە بەڵێ کاک سەعید گۆڤاری پێشەنگ کانونی هونەر و ئەدەبی کرێکاری دەور و نەخشێکی زۆر گرنگی گێڕا لە برنەپێشەوەی ئەدەبی ڕادیکاڵ و کرێکاری بەڕێستان جارێکی تر بە دیزاینێکی تر ئەمەتان چاپ کردەوە ئەم گۆڤارەتان چاپ کردەوە هەدەفتان لەم کارە چی بوو؟ دیارە کوتم دوای شۆڕشی ساڵی 57 و کە ناوچەی کوردستان لەلایەن خەڵکەوە
ئیدارە دەکرا و بەڕێوە دەچوو و دوو هێزی سەرەکیشی تێدا بوو کە بەشی ناسیۆنالیستی و نەتەوایەتێکی لەنە حیزبی دموکراتەوە ڕێبەری دەکراوە بەشی ینی بزوتنەوە چەپ و کرێکاریەکەی جریانێک هاتبوو مەدان کە دەیویست جوابی نیازەکانی ئەم بەشە لە بزوتنەوە بداتەوە وەکو بزوتنەوەکو کرێکاران و زەحمەتکێشان و باڵی چەپ و کۆمونیستی ئەو کۆمەلگایە دیارە لەو مەقتەعەدا خەڵکێکی زۆر چ وەکو شانۆکار چ وەکو موزیسیەن چ وەکو هونەرمەند چ وەکو شاعیر و نووسەر و کەسانێکی کە بەرخە بە شێوەیەکی نوێگەرانە و سەردەمیانە دایانووسی ئەمانە یا خۆیان سەر بە کۆمەڵە بوون یا پێرمەگەی کۆمەڵە بوون یا خۆیان بە چەپ و کۆمونیست دەزانی و نزیک لەم گرایشە بۆیە بەرە ئەمانە لە دەوری کۆمەڵە کۆبوونەوە و وەختێکیش کە شارەکانیش لەلایەن ڕژیمەوە ئیشغال کران و پێشمەرگە شارەکانی بەجێهێشت و لە شارەکان هاتە دەرێ ئەمانەش لەگەڵ هێزی پێشمەرگای لەگەڵ کۆمەڵە هاتنە دەرێ بۆ ئەوەی کە بتوانن دەنگی خۆیان بە بەردەنگ بگەێنن بە مخاتبینی خۆیان بگەێنن چون لەو یەک دوو ساڵی کە شارەکان بەدەست خەڵکەوە بوو و پێشمەرگە حزوری بوو لەوێ و ئەوانیش لە هەموو شارەکاندا خەریکی چالاکی شانۆگەری بوون بەرنامەی هونەریان ئیجرا دەکرد شعر و سرودیان دەکوت یا مەسەلەن کتێبی شعریان چاپ دەکرد لە هەر زمینەیەکدا کە مەجال هەبوو ئەوان کاریان دەکرد بە کشانەوە لە شارەکان ئەو مەجالیان لێ ژیرا نەما پس دەبوو بۆ ئەوەی کە بتوانن لە بەردەنگی خوان دانەبڕێن دەبوو زیاتر خۆیان ڕێکخەن و زیاتر کارەکانیان بەرهەمەکانیان بە گوێی خەڵک بگات لەم فاصلەیەدا لە فاصلەی مەودای کشانەوەی هێزی پێشمەرگە بۆ دەرەوە شارەکان لەگەڵ ئەوەی کە ڕادیۆی دەنگی شۆڕشی ئێران دادەمەزرێت کە زمان حاڵی کرێکاران و زەحمەتکێشان بوو لە کوردستان و لەلایەن کۆمەڵەوە ئیدارە دەکرا لەگەڵ ئەوەشدا ئەوان دێنن بەشی هونەر و ئەدەبیاتەکەی بەشی ئەو کەسانی کە لەم زمینەیەدا کار دەکەن دێنن کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری کوردستان دادەمەزرێنن یعنی کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری لە کوردستان چەندین باڵی دەبێت ئەم لە بارەی بەرهەمهێنانی سرود بەرهەمهێنانی شانۆگەری نووسینی شێعر نووسینی چیرۆک و بابەتی دیکەی ئەدەبی و دێنن ئەمانە لەگەڵ ئەوەشدا کە لە بەشی موسیقادا لە بەشەکانی دیکەدا مەسەلەن کۆڕ و کۆمەڵی جۆرا و جۆر پێک دێنن بۆ ئەوەی کە بتوانن بەرهەمەکانیش وەکو شعر و چیرۆک و شانۆنامەکانی دەقی شانۆنامەکانیان لە جێگایەکدا چاپکەن و بەدەستی خەڵکی بگەێنن و بگاتە ئەو کەسانەی کە مەخاتبی ئەوانن دێنن گۆواری پێشەنگیش دادەمەزرێن ینی کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری لەگەڵ ئەوەی کە دەبێتە خاوەنی بەشی شانۆ دەبێتە خاوەنی بەشی موزیک دەبێتە خاوەنی بەشی پێشەنگیش دادەمەزرێنێ بۆ ئەوەی کە ئەم بەشی نووسراوەکانی تێدا چاپ بکات وەکو شعر و چیرۆکەکانی لێرەدایەکە گرنگی ئەم گۆوارە ئەوە دەبێت کە لەو سەردەمدا هەموو ئەو بەرهەمانەی کە دەخڵقێن دەم گۆوارەدا چاپ دەکرێن و دەگەن بە بەردەنگ ئەو سەردەم لە فاصلەی چەند ساڵێکدا تقریبا 16 شماری لێ دەرەکرێ دوایە بە دەلیلی پاشەکشەی هێزی پێشمەرگە بۆ دیوی کوردستانی عێراق و بەرتەسکبوونەوەی مەیدانی هەڵسوڕان و لێک هەڵوەشان و یا بڵین بڵاوبوونەوەی ئەو کەسانی کە لەو بوارەدا کاریان دەکرد یا کۆچکردنیان بەرەو هەندران تقریبا ئەم گووارە بۆ ماوەی چەند ساڵێک ڕادەوەستێ دوایە مەجموعەیەکی دیگە لە پێشمەرگەکانی کۆمەڵە کە خۆشم بەشێک لەوان بووین هاتین هەر لەسەر ئەساسی بۆ چوونی ئەو هاوڕێیانەمان کە پێشتر 16 شمارەیان لە گۆواری پێشەنگ دەرکرد بوو ئێمە حەولماندا تا ئەو جێگایی دەکرێت هەر لەسەر ئەو ڕێبازە هەر لەسەر ئەو ناوەرۆکەوە هەر لە زمینەی پەرەدان بە هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشکەوتن خوازانە
لە کوردستان و بە تایبەتیش لە تشکیلاتی کۆمەڵدا گۆڤارەکەمان جارێککە دەرکردەوە دیارە بە فۆرم و قوارەیەکی تایبەتەوە ئەو دەمەگە نیو ئایفۆر بوو ئەو 16 شماری پێشتر دەچوێمە لە قەبارەیەکی گەورەتردا بەشداری تەعدادێک لە کەسانێکی دی تازەتر کاتبوون نێو تشکیلاتی کۆمەڵەوە یاخوان لە کۆمەڵە بە نزیک دەزانی تقریبان 24 ژمارەمان لێ دەرکرد ئەساسی بڕیارەکەی ئێمەش هەر ئەوە بوو کە تا ئەو جێگایی بۆمان دەکرێت نێڵین ئەم گۆڤارە هەروە نەخێت دەورەی پێشتر 16 شمارەی بە فۆرم و دیزین و ئەندازەی تایبەت بەخۆیەوە دەرچووە 16 شمارە بەڵام دەورەی دووەمەکەی 24 ژمارەی تایبەت لە ئەندازەیەکی دیکەدا لێ دەرچوویانی ئێمە ئەگەر هەمویان پێکەوە حیسابکەی 16 تقریبان دەکاتە چل شمارەی لێ دەرچووە پێشنگ یعنی لەو فاسلەیەدا لە هەردوو دەورەکەدا چل ژمارە لە گۆڤاری پێشنگ دەرچووە مەبەستیش پرسیارت کرد مەبەست چ بووە لەوەت کە بەڕەخزیمە هەر فقط نیەتمان خزمەتکردن بە هونەر و ئەدەبیاتی کرێکاری بوو هەر پێمان وابوو دەبێ ئەم ڕێبازە تا ئەو جێگایی کە ئیمکانی هەیە کار و فعالیەتی تێدا بکرێت و هەر ئەوەش بوو کایمە هەوڵماندا ئەو دەمێژ مەجموعەیەکی باش لێرەکانم و کەسانێک بوون کە واقعاً خەڵم بەدەست بوون و تەمایلی کاریان بوو بەڕاستی بێنیاز بووین لە زۆر شت هەموو ئەرکی چاپکردن و دیزین و ئەگەر بابەتێک نیاز بە تەرجمە بوو بێ بۆ نووسین وانە هەموو لە هاوڕێیانی خۆمان بوون و تێعدادێکیش لە دەرەوە یارمەتیانە داین و یا لە شوێنی دیکەەوە بابەتیان بۆ دەناردین و چاپمان دەکرد بۆیە پێشنگ لە دەورەی دووەمیشدا حەولماندا هەر لەسەر ئەساسی بۆچوون و نیازێکی کەوتم هاوڕێیانمان لە پێشتردا هەستیان پێکرد بوو ئێمەش هەر لەسەر ئەو نیاز و مەبەستا درێژە بە چاپکردنی بدەین زۆر باش کاک سەعید ئاستەنگەکانی بەردەم ڕخنەی ئەدەبی مارکسیستی کامانن ئەم ڕخنەیە لە ئەدەبی کوردیدا چۆن دەبینینەوە هاوڕێ ئەمیر ئاستەنگەکان بەڕاستی زۆرن ئێمە لە بەتایبەتی لە ئەدەبی کوردیدا کوتمان کۆمەلگاکە کۆمەلگایەکی ئەوەندا پێشکەوتوو نەبووە کە ئێستا مەسەرەن بڵین وەکو باقی ئەو کۆمەلگایانەی کە خۆیان دەوڵەتیان هەیە ماوەیەکی زۆرە مەسەرەن لە ئەنوا و ئەقسام ئیمکانات ئیستفادە دەکەن بۆ گەشتدان بە هونەر و ئەدەبیاتەکەیان بۆ گەشتدان بە فەرهەنگەکەیان ناوچەی کوردستان کەسانێکی زۆر کەم توانیویانە تەواوی ژیانیان تەرخان بکەن بۆ خزمەتکردن لە بوارێک لە بوارەکانی هونەر و ئەدەبیاتدا ینی زۆر کەسەکان زۆر دەگمەنن بۆ بە تایبەتیش توێ بێنی لەسەر بابەتێک کار بکەی کە بابەتێکی نوێیە لەو ئەدەبیاتەدا تازەیە زۆر گرنگی بەو شێوەیە پێ نەدراوە بۆیە یەکێک بە نظری من یەکێک لە ئاستەنگە گەورەکانی بەردەم ڕەخنەی ئەدەبی مارکسیستی یا ئەدەبی کرێکاری لە ئەدەبیاتی کوردیدا ئەوە بووە نمە کەسی زۆر شارەزامان نەبووە ینی کەسی وامان نەبووە کە فقط خۆی تەرخانکە بۆ ئەو بوارە یا ئەگەر ئێستا کەسانێکیشمان هەبووە ویستویانە کار بکەن لە هیچ کوێکەوە ینی لەلایەن هیچ لایەنێکەوە بەو شێوەیە ساپۆرت نەکراوە کە بتوانێت بەدەستی ئاوەڵەوە ئیدامە بەکارەکەی بدات بۆیە لەگەڵ ئەوەی کە دەڵم فەرهەنگێک بۆ فەرهەنگی خۆسان سۆرکردن بەڵام ئەگە کەسانێکیش بوو هەبوون جورئەتیان بە خۆیاندا ویستوان لەو زەمیندا کار بکەن دەنگیان نەگەیشتوتە بەردەنگ بە دلیلی مەحدودیەتێک بە دلیلی حساسیەتێکە لە کۆمەلگادا بووە ئەو ئیمکانە کەمەش کە لە کۆمەلگادا بوو حاضر نەبووە بەرهەمانە ئەوان بڵاو کاتەوە بۆیان چاپکات لە تەلەڤیزیۆنەکانەوە بۆیان بڵاو کاتەوە لە رادیۆکانەوە بۆیان بڵاو کاتەوە تەنیا ئیمکانێکی کە لە بەردەستیاندا هەبوو بە تایبەتی لە کوردستان ڕاگەیاندنەکانی کۆمەڵە بووە بۆیە ساپۆرت نەکراون پشتگیری نەکراون ئەو کەسانەی کە ویستویانە لەم زەمینەیەدا کار بکەن دەنگیان
بە هیچ کۆ نەگەیشتووە و بوو تووشی ناومێدی بوون و دەستیان هەڵگرتووە یا بڵاویان کردو یا شاید کەسانێکیش هەبن ئێستاشی لەگەڵدا بێ کە لەو بوارەدا زۆریان خزمەت کردوێ بەڵام بەرهەمەکانە چاپ نەکرابێ ئەسن ئێمە خەبەرمان نەبێت کە چیان کردووە بۆیە بە بڕوای من هەر ئەوە ینی بەشی زۆری دەتوانین لەسەر ئەوە ئێمە جەخت بکەینەوە کە ئاوران لێ نەدراوەتەوە مەجالیان پێ نەدراوە و پشتیوانی نەکراون چ لەباری معنەوی و چ لەباری مادیەوە بۆیە هەر بەرهەمێکی کە تۆ ئەمڕۆکە بتوێت چاپ بکەی و بە دنیای بگەێنی ڕاستی حەزینەیەکی زۆری دەبێت بێت لە دەستگایەکی زەبەلاحەوە لە شوێنێکەوە پشتگیری بکرێ هیوادارم ئەو کەسانی کە لە دەستیان دێ ئەو کەسانی کە گرنگی دەدەن بە هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشڕە و بە سەرچاوە مارکسیستیەکان و سەرچاوە کرێکاریەکان لە ئاستی کوردستانداەوە بە تایبەتیش لە بواری هونەر و ئەدەبیاتدا بتوانن یارمەتی ئەم کەسانە بدەن بەرهەمەکانیان بۆ چاپکردەوە بە تایبەتیش لە بواری ڕەخنەی ئەدەبیدا لە بواری ڕەخنەی ئەدەبی مارکسیستیدا تاوکو بتوانین ئەو خەلە ئەپڕکەینەوە جارێکی دیکە ئەو پرسیارە نەکەینەوە بۆ چه ئاستەنگێک هەیە ینی هەرچی ئاستەنگێک هەیە ڕەفع بێتەوە بە تایبەتیش ئاستەنگی سەپۆرت و پشتیوانیکردنی ماڵی و ئاوردانەوە لەو کەسانەوە یارمەتیدان و پشتگیریکردنیان ئەکسەی من پرسیارێکم نییە دووە قسەتان بۆ بینەرانی بەرنامەی دیدار چیە فەرموو بەهەرحاڵ قسەکردن لە بواری هونەر و ئەدەبیاتەوە بە تایبەتیش هونەر و ئەدەبیاتی کرێکاری زۆر بەرینە دەتوانین مەسەرەن هەر لەسەر لایەنێک لە لایەنە جۆرا و جۆرەکانی هەر لەسەر قۆناغێک لە قۆناغەکانی گەشەکردنی یا پاشەکشەکردنی قسە بکەین و کە هەرکەم لەوانە بەخۆی دەتوانێت بەرنمەیەکی پێتەرخان بکرێت بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا لەگەڵ ئەوەی کە ئاماژەمان پێکرد ئێستای مەشاهیدی تەئاتڕادەیەک بژانەوە و ئاوردانەوە لەلایەن نووسەران و شاعیران و هونەرمەندانی پێشڕە و پێشکەوتن خواز وە چەپ و کومونیستەوە هەین لەم بوارەدا کەسانێکی دیکە زیاتر گرنگی بدەن چون هەمومان دەزانین کە هونەر و ئەدەبیاتی کرێکاری خۆ جیاواز نییە بەشێکە لە هونەر و ئەدەبیاتێکی ئینسانی کە لە ئاستی دنیادا هەیە منتەها جیاوازیەکی کە هەیەی لەگەڵ هونەر و ئەدەبیاتێکی کە ئێستا لە ئاستی دنیادا و لەلایەن نیزامی سەرمایه‌داری و پەرەپێدەدرێت کە ناوەڕۆکێکی ئینسانی هەیە کە بە شێوەیەکی هیومانیستی سوسیالیستی خەریکە فعالیت دەکات و ئەوەشە کە لە ئاستی دنیادا پێشی دەگرن لەوەی کە بتوانێت تەشەنە بکات و لە ئاستی کۆمەلگادا نفوس پەیدا بکات و خەڵک بێتە پشتی و کەڵکی لێ وەربگرێت دنا دیمە مەسەلەن شاید دەمانەوێت لە داهاتوودا فقط باسی هونەر و ئەدەبیات بکەین بەڵام وەختێک ئەوەمان کورد مەبەستمان هونەر و ئەدەبیاتێکی ئینسانی بێ بەڵام ئەوڕۆکە کە دێنین جیاوازی دەخەین دەڵێن هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشکەوتن خوازانە لەگەڵ هونەر و ئەدەبیاتێکی کێستا لە ئاستی دنیادا دەبینین خەریکە ڕەواز دەدرێت جیاوازی دەخەین دەخوا ئەو هەموو سریال و فیلم و جۆرا و جۆرێکی لە ئاستی دنیادا بەرهەم دێ ئەوانە هەموو خۆ دەستنە قاڵبی هونەر و ئەدەبیاتەوە بەڵام تو وەختێک چاو لە ناوەرۆکەکان دەکەی چاو لە شێوازی فعالیەتەکان دەکەی ئەسەن وێرانگرن ئەسەن دەیانەوێت بە تۆ بڵێن کە ئەم دنیاە هەر ئەوەیە کە تۆ دەیبینی نابێت بە هیوای هیچ ئاڵوگۆڕێک بێت دەبێت باوەڕ بێنی ئەمە هەتاتاییە بە تایبەتی نیزامی سەرمایه‌داری بەڵام هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشڕە و ئەم تابۆیە دەشکێنێ پرسیار دەکات ئەم نیزامە دەخاتە ژێر پرسیارەوە بۆیەش وا مەحدود دەکرێتەوە بۆی مەزورم وایە واقعاً کەسانێکی کە دەستێکیان هەیە لە بواری نووسیندا و دیدێکی ئینسانیان هەیە بە بڕوای من دەبێت زۆر گرنگی بدەن بە کارکردن لە بواری هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشکەوتن خوازدانەدا دیارە مەبەستمان هونەر و ئەدەبیاتێکی ئینسانیە پەرەدانە بە هونەر و ئەدەبیاتێکی ئینسانی کە بتوانین لە سبەی ڕۆژدا هەموو ئەو دزیویانەی کە لە کۆمەڵگادا هەیە بخاتە ژێر پرسیارەوە و ڕەخنەیان بکاتووە بە گژیاندا بچێتەوە ئەوە تەنیا داواکاری من لە هونەرمەندان و نووسەران و شاعیران و ئەو کەسانی کە بەرحاڵ بە نەوعێک دڵیان بۆ خەڵکی هەژار و فەقیر کرێکاران و زەحمەت کێشان و
دڵیان بۆ ئەوە لێدا کە دێمە دەبێت ببینە خاوەنی هوەر و ئەدەبیاتێکی ئینسانی لە ئاستی کۆمەلگاکەماندا لەو بوارەدا ئاورێک لەم بەشە لە هوەر و ئەدەبیات بدەن. جارێکی تر سپاسان دەکەین کاک سەعیدیان بۆ بەشداریت لەم بەرنامە. منیش سپاسیەوە دەکەم، سپاسی هاوکارانتان دەکەمەوە، ڕێز و سڵاویشم هەیە و دیسانەکە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەکە تا ئێستا بە دیارمانەوە. بەڵە بینەرانی خۆشەویست گەشتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە بەرنمەی دیدار و ڕاڤە تا هەفتەیەکی تر و بەرنمەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.